بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئێوارەتان باش. خۆشحاڵم بۆ جارێکی تر دێمۆلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان لەگەڵ هاوکارم نازانین ساڵح سەبارەت بە پرسی موچە دەبێت، هەروەها مەترسیەکان لەسەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە کوردستان و عێراق بەرنامەمان دەبێت و هەروەها ساڵ ڕۆژی گیان لە دەستدانی ژینا و فڕۆشانی جەماوەری لە ئێران یەکێکی تری بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەو سەرنج و تێبین و پرسیارانی کە ئێوە لە کۆمنتەکانە ئەینووسن ئاڕاستی میوانی بەرنامەکانی دەکەن. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵای بینەرانی عزیز، لە یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەت دەبێت بە دواکەوتنی موچە و کاریگەری دانانی لەسەر ژیانی فەرمانبەران و خەڵکی بە گشتی. ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ چالاکوانی دیاری کۆمۆنیست و هەڵسوڕاوی سیاسی نەقەدە عوسمان. نەقەدە عوسمان، ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێواری ئێوەش باش، زۆر سپاس. دەبێت جارێ بپرسم کە دوایین هەواڵەکان سەبارەت بە پرسی موچە لە ئێستادا لە 13 ئەیلولی 2023دا لەکوێیە؟ هەروەکو هەموو لایەگەزانێت تا ئێستا 12 جار شاندی حکوومەتی هەرێم چۆ بۆ بەغا. ئەم جارەشیان کە مەسرور بارزانی بە یاوەری قوبات تاڵەبانی و شاندەکەیان دیسانەوە جارێکی کە ئەچنەوە بۆ وێزەی حکوومەتی ناوەند بۆ پاڕانەوە، هەتاوەکو شانی خۆیان بەتاڵکەنەوە بەرامبەر بە مەسئولێتی بژێوی ڕۆژانەی ژیانی خەڵک. چونکە بەڕاستی موچە ڕاستە ئەم چەند وەختە کە لەلایەن حکوومەتی ناوەندەوە زۆرینەکەی دابین کراوە، بەڵام مانای ئەوە نییە کەیتر حکوومەتی هەرێم لە کاتێکا کە خۆی کێشەی هەیە لەگەڵ حکوومەتی ناوەندا ئیتر خەڵک پشتگوێ خات و موچەی خەڵک پشتگوێ خات و هەرچاوی لەوە بێ کە لە حکوومەتی ناوەندەوە پارە بێ. هەروەکو خۆی باقیە و فەرمانبەرانیش ڕۆژانە داوامی خۆیانەکەن و لەبەر ئەوەی کە خەڵک نەکەوێتە وتیبیتی و نەکەوێتە ناڕزایەتی، چونکە کەوتۆتە ناو خەڵک، هەرچیاڵە سێڵە باشە لە پای چیا من داوام بۆم حکوومەتە بکەم کە لە کاتێکا دینارێ لە گیرفانمانە ئەفو یا موچەمان نایەتێ، هەرکە ئەما بیستێتەوە ئیتر دەستی کردو بەیانی ئۆف، واتە بە ئیسراحەت، مەسەلەن ڕۆژێ داوامەکەی ڕۆژێک داوام ناکەی، یا مەسەلەن ڕۆژی ئێستا ئێمە کارەبا کردوتی بە هەفتەی 2 ڕۆژ، دایرەکانی کە هەفتەی بازێ دایرە هەفتەی ڕۆژێ، بەڵام ئەمە چارەسەری خەڵک ناکاو، خەڵک لە ماڵەوە بێ یا لە دایرە بێ، لە هەر شوێنێکی لە هەر شوێنێکی دنیای بێ و لە هەر شوێنێکا بێ پێویستی بە پارەیە، پێویستی بە موچەیە، پێویستی بە داهاتێکە کە ژیانی خۆی پێ بکا و ژیان و بژێوی مناڵەکانی پێ گوزەرکە. ئەوەی کە موچە دواکەوتووە 2 مانگە نەدراوە، چی کاریگەریەکی لەسەر ژیان و گوزەرانی فەرمانبەران و کۆمەڵگای کوردستان خەڵکی بە گشتی داناوە؟ موچە 2 مانگ دوا نەکەوتووە. موچەرەم ساڵ لە مانگی لە 2022 کە ئەخیری 2022 مانگی 12 موچە نەیراوە بە خەڵک. موچە بە چەنەها ملیۆن هەر کەسە لە لای دەوڵەت هەیەتی. موچە لە مانگی 5ەوە تاوەکو ئەمڕۆ 1 جاریراوە، یعنی وەکو ئەوەی لێ هاتووە کە جاران چۆن کارەباکە بۆ سەعاتێ هەبوو نەبوو، ئەو کارەباکە هاتەوە کارەباکە بڕا، ئێستا موچە ژوای لێ هاتووە، یعنی بە شێوەیەک موچیان ئالۆز کردووە بە بوونی ئەو هەموو پارەیە، بۆ شێوەیەک ئالۆزیان کردووە، ژیانی خەڵکیان سەخت کردووە. موچە مانای ژیانی فەرمانبەر نییە، موچە لەم وڵاتی ئێمەیە، لەم وڵاتەی ئێمەیە، موچەخۆری حکومی، یعنی کاربەرێکەری ژیانی کاسبکار، ژیانی هەمووی باقیەکەی، کە تۆ ئەڵەی موچە نییە، مەبەستی ئەوە نییە کە هەر فەرمانبەر موچە وەرناگرێ، مەبەستی ئەوەیە کە تەواوی بازار ئەمرێت، یعنی دەمی هەر کەسێگەکەیتەوە، دەمی خەیاتێگەکەیتەوە، دەمی وشکە فرۆشێگەکەیتەوە، دەمی هەر کەسەوە، الحاصل ناکرێگێک هەموو شتێ بڵین
هەر هەمووی هەیداد و بێدادێتی هەمووی بە خۆڕایی دوکانە کاتەوانێ مەگەر ئەوەی کە سەوزێ و ئەوەی کە هەرزانە و ئەوەی کە خەڵکێک قەرزی بۆکە ئەیکڕێت و مەجبورە خۆشییانە هەرە بێ بڕوا بە قەرز بێ و بە هەر شێوەیە بێ نەبوونی موچە تەسیرە کاتە سەر جونگەی یەکی جونگەی ژیانی خەڵک ئەمڕۆ سیرکە ئەوەنەی لە شاری سلێمانیە نەخۆشی قورس هەیە نەخۆشی درێژخایان هەیە هیچ وەختی ئەوەنە نەبووە هەر دەرزێکی ئەم نەخۆشیانە بە کۆڵێ پارەیە دەرمانەکانی زۆر گرانە هەر مجرد کاچی بۆ لای دکتۆر و سەری لە دکتۆری پارێکی زۆرەکەوێ یعنی مەبەست مهم حکوومەتە حسابی بۆ هیچ شتێ نەکردووە حسابی بۆ ئەوە نەکردووە ئاوەکە و پیسە حساب بۆ ئەوە ناکە خەڵک نەخۆشە حساب بۆ ئەوە ناکە کە لایە سێ بەشی خەڵک موچە خۆرە یعنی ئەوێ بە هەموو شێوەیە شانی خۆی لە مەسئولیەتی خەڵک بەتاڵ کاتەوانێ ئێستا دائنیشێ نازانم چۆن ئەتوانێت بە چڕێکەوە ئەم قسەیە ئەکا ئەڵێ تا ئێمە نەوتمانە نرد موچە بە مەزبوطیرە نابێ گوڵ یعنی ئەتوانم گرنتی بم لەوەتەی ئەمانە لە دوای 2023ەوە کە موچە ئاوا کەوتە کێشمەکێش و لە دوای ئەم داعشەوە لە دوای 2013ەوە تەنها 2016 بوو وابزانم 2016 ساڵەکە بە کامیلی عێراق وعدی یا معاشەکەی نردووە ئیتر هیچ مانگێک نێم هیچ ساڵێ نێم حکوومەتە ڕسوایە ئەم حکوومەتە هیچ لە بارانە بووە هەتا ئێستا یەک ساڵ نەبووە خەڵک مانگانە معاشەکەی خۆی بە مەزبوطی وەرگێت و بە دڵێکی خۆشەوە لەسەری مانگەوە بڵێ بنەوە ئەم مانگە معاشەکەم وەرەگرم و شەرمەزاری بەردەمی بناڵەکانی نابێ اینجا یەکێ لە کێشەکانی تری ئەم کوردستانە من کاڵم کوردستان واتە مشارەکانی چونکە ئەمە شتێکی تازێ و چەند ساڵێکە ئەم قوتابخانەی تایبەت هاتووە زانکۆی تایبەت هاتووە خەڵک لە دەمی خۆیەگرێتەوە ئەوە نییە سەگەرێکی گوێی لە من بێ بڵێ اینجا بۆ مناڵەکەی نێرێتە تایبەت خەڵک معاشێکی هەیە کاسبێکی هەیە لە دەمی خۆیەگرێتەوە ئەڵێ و کۆمە مەکتەبە حکوومیەکان ڕۆژێ مەکتەب هەیە و ڕۆژێ معاشەیە و ڕۆژێ معاش نییە مامە لە دەمی خۆمی بگرمەوە دایک و باوکەکە ئەگەر فەرمانبەر بن ئەگەر کاسب بن خۆشە شەر نێ فەرمانبەر بێ و پارەی هەبێ و بتوانێت قوتێکی هەبێ خەیاتە ئێستا ئەنۆ عاشقال کۆمپانیا هەیە و ئیشی تر هەیە کاسبێکە بۆ چێتی کاسبێکە دایک و باوک خێر بۆ ئەوەیە کە پێداویستی مناڵەکانی و ماڵەکەی پڕکاتەوانێ مناڵی خسۆتە ڕۆزەی تایبەت خاتە ئەم حەزانەی تایبەت خاتە مەکتەبی تایبەت خاتە زانکۆی تایبەت پارێکی زۆریە بێ باشە نابێ حکوومەت بڵێ ئێستا ئەم ساڵ ئەم دایک و باوکانە ئەم مەکتەبانەکە هەمووی هی خۆیانە هەر مەکتەبە تایبەتەکان و زانکۆکان و هەمووی سەر بەدە سەڵاتە ناڵێ ئەم ساڵ چۆن دایک و باوک مناڵەکانیان ئەنێرنەوە بۆ مەکتەبەکە هەمویان نەتوانن پارێ و مەکتەبانە بن کە کولی مەکتەبێکی هەمومان ئەزانین کەس و کارمان لەو مەکتەبانێ کولی مناڵێ کولی تەلەبێ کەمەکەی لەوانێ 1,500,000 دینار و 2 ملیۆن بێ ئەی نابێ زانین بەچی ئەیرێ ئەی نابێ حکوومەتە خەمساردە ئەم حکوومەتە خەمساردە بیر لە یەک جونگەی ژیانی خەڵک بکاتەوانێ هەمومانی وا لێ کردووە ئەچیتە دایرە عەسەبیت ئەچیتە ماڵەوە بێتاقەتی هەمووی کە ئابە لێ یاوە هەمووی وەرە ڕۆژانە ناوێری فەیسبوکەکە و بکەیتەوانێ ئەم هەموو خەڵکە گەنجە جوانە هەمووی جاڵدەلی یاوە هیچ چییە هی ئەو هەموو سترێسەیە هی ئەو هەموو خەبەرە ناخۆشەیە باشە دڵی خەڵکیان خۆش کرد وتیان پاشەکەوتی موچایرێتەوە خەڵک هەمووی شاگەشکە بوو لە خۆشیە هەمووی و گڵۆپێکە و کارەباکەی واتێکەی زێ کردووە ئەو نەڕەنگ و ڕووی خەڵک گەشا بۆ ئەمەنیان خەڵک برسی کردووە لە ساڵی لەنەوە یەکەوە خەڵک برسیەکان هەتا ئێستا یعنی ئەمان بە ملیار دیناریان هەیە لە بانقەکانی دەرەوەە بۆ کەیان هەڵگرتەوە بە نایهێننەوە خەڵک هەروان ناوەستێ بەڵام لێرەدا ئەوە پرسم کە حکوومەتی هەرێم ئەڵێ ئەوە وەکو خۆشتان ئاماژەتان پێدا کاتی خۆی کە نەوتمان دەفرۆشت و موچەی فەرمانبەرانمان دەدات و ئێستا لە دەستی بەغدا نایدات بەغاژەڵێت هەرێم قەرزدارە و ئەبێ خۆی تەحملی ئەو مەسئولیەتە بکات لێرەدا خەڵکی لەکوێدا ڕاوەستێت یەخەی کام لە بگرێت یەکەمیان سوودانی بێبەری نییە لە تاوانی برسیکردنی خەڵک ئەو ئەویش حکوومەتی ناوەندە نابێ بڵێ سوودانی چونکە خۆ قەرار هەمووی بەدەست سوودانی نیە ئەوش لە ئەخیرا
ئیمزاگەکە بابە یەکێکی لە ئەندام پەرلەمان و لە وەزیرەکانی عێراق ئەزانێ گەندەڵەکانی تۆ چین ئەزانێ لە نەوەویەکەوە لە نەوەویەک کە ئەمانە هاتنە ئێرە ئەزانێت چیان خستە ژێر چیان خستە گیرفانی خۆیانەوە بە هیچ شێوەیە وانە لە نەوەیەکەوەمانە خەریکن باشە بە گیرفانی بەتاڵ نەهاتنە کوردستان هەروە دەستیان نەگرتن کە شۆڕژ نەبوو کە هیچ شتێ نەبوو تەنها لەرزۆکی حکوومەتەکەی سەدام حوسێن ئەمانە هێنا ئەژینامە شۆڕشمان نەکردووە ڕاستە خەڵک تیاچوو ڕاستە خەڵک دڵی خۆش بوو شێوە ڕاپەڕینێک بوو بەڵام نە شۆڕش بوو و نە ئینتیفازەش بوو ئەمانەیان هێنا بە گیرفانی پڕەوە هێنیان قەراری 1986 هەر زۆر هەبوو منەزەمات هەر لە بیدایەتی نەوەکانەوە هەبوو هەر خەڵکیان برسی کرد بەڵام من ئەمێ لێرە نقطەیە لەسەر ئەو جوابە دانێم لەسەر سوودانی و حکوومەتی ناوەند حکوومەتی ناوەندیش بۆیان نییە خەڵکی کوردستان برسیکەن بۆیان نییە هەموو ڕۆژێ ئەم مانگە بڵێ موچانێری مانگەکەی کە بڵێ پارە حکوومەتی هەرێمی کوردستان وای کردو وای کرێمە پارەکە نانێرین حەقە یەکلای کاتەوە ئەویش کەمادەم ڕفراندۆمێکرا هەمووی پەلوپۆ کرد هەمووی نازام تعبیرێکی لێ بکەم هەمووی شپرزە کرد هەمووی پەرتەوازە کرد وتی عێراق یەک پارچەیە نابێ بە دوو پارچە ئەی بۆ موچەی فەرمانبەران دوو پارچەیە بۆ ڕیفراندۆمێکرا دنیاوێران کرا کە وەلەو ئەمان خۆیان هیچ نەبوون خۆیان بەس قسەیان هەبوو هیچی کەیان نەبوو ڕفراندۆمەکەشانە ئاوا لێ کرد کەس بە هیوایەوە نەبوو کە مەسعود بەرزانی کاتێکە ڕفراندۆمەکە دوایەوە دەوڵەتکە ئەزانین بەڵامەوە کارێ بوو کە ئەبوو کرێ کارێکی باش بوو بەڵام نەتیجەکەی ئەوە بوو کە حکوومەتی عێراق ئەو کاتە عەبادی بوو وتی عێراق نابێ بکرێ بە دوو پارچەوە بەڵام بۆ موچەکە دوو پارچە و دە پارچەیە پارەکە نایە بە ئێمە هەر لێرەوە من بەڕاستی حکوومەتی هەرێم لە نەدانی موچەی فەرمانبەران و دواکەوتنی لێرە یەک خاڵی ترم هەیە ڕاستی تەمەنا ئەەکەم ناڵم داواکارم تەمەنا ئەەکەم کە خەڵکی ئازادی خوازی عێراق هەر کەسێک لەوێ کە یەکسانی خوازە ئازادی خوازە هەڵوێستیان هەبێ بەرامبەر نەدانی موچە لەلایەن حکوومەتی عێراقیەوە هیچ نەبێ بچنە بەر ئەنجومەنی وەزیران بەر هەر شوێنە بێ داوای ئەوە بکەن کە خەڵکی ئێرە برسیە بەڕاستی برسیە بە وازەحی بە دەموچاوی خەڵکەوەیە دەوری مەبەستێ دەوری حکوومەتی هەرێمە لە نەدانی موچەیە ئەمان ڕاستیەکەی هیچ ئەساسێکی نەیە لەوەیە کە موچەنایەن بە خەڵک چ ڕەبتی بەنەوتەوەیە ڕوایان ناڕوا ئەی ئەمان چەند ساڵە ئەوە لەکەیەکەوە لە 96ەوە لەلایەن یەکێتیەوە نەوتی شیوان شۆک بە هەموو شێوەیە کەسبی پێوە کراوە بە تەنکە ڕۆشتووە نازان حتا بڵێ نازام چۆنی بە هەموو شێوەیەک نەوتی شیواشۆک کەسبی پێوە کراوە باشە ئەم هەموو باج و خەراجە لە خەڵک وەرەگرن ئەم هەموو نقطەی گومرگانەوە هەیە باشە هەروەرە کەم کەسەیە لەم شاری سلێمانێ و لە هەموو شارەکان تری کوردستانە نەچێ بۆ مرور و کاری نەکەوێتە مرور هەموو ساڵێتە حەدا ئەەکەم بێن لێرە قۆڵ بەستم کە تەحەدا ئەەکەم بەس دایری مرور ئەتوانێ معاشی دە دایری قەڵەباڵغ با بەلایانی کەمەوە دایرەی کارەبا توانێ بەلایانی کەمەوە معاشی 5 دانە دایرە بە وەرە سەیری داهاتیکە باشە وەرە اینجا سەیری زەریبەکە بە حەق و بەناحەق چی پارە لە خەڵکە سەنن چۆن دەوری نییە لە برسیکردن و لە نەدانی موچەی خەڵکە ئەمڕۆوە ئەزانێ خەڵک بە قسەی ئەوە کاو خەڵک بە سوودانیە لێ معاشم بەرێ منەڵێم سوودانی تاوان بەرە بەڵام بە سوودانی ناڵم موچەم بەرێ ئەی ئەمان چەند ساڵم هەموو نەوتە چی لێکەن ئەم هەموو نەوتەی کەرکک و نەوتی شیواشۆک و ئەم هەموو پارەی دەستەکانی خۆش بێ حکوومەتی عێراقی هیوادارم لەوە ڕسواتریانکە هەموو ڕۆژێ بەری پێیان سوتاوە هەتا ئێستا 12 دانە جار چوون بە پاڕانەوە بۆچی چنە پاڕێنەوە بۆی دەستکاری پارەی بانکەکانی بلۆکراوەکانی خۆیان کە خۆیان ناڵم بلۆکراوە ئەو پارانەی کە خۆیان قایمیان کردو وڵاتانی خەڵک وڵاتانی دراوسێ وڵاتانی غەرب و نازانم چۆچۆ کاسبی پێوەکە وڵاتی پێوە جوانەکەن و ئێمە دینارێ لە گیرفانمانێنێ و دینارێ لە بانکەکانمانانە
چ کاتێ خەڵک بەڵام دەسەڵاتدارانی هەرێم قسێکیش دەکەن سەبارەت بەوەی کە پرسی گەورەتر لە پرسی موچە هەیە. بۆ نمونە دەوترێکە ئێمە خەباتمان بۆ موچە نەکردووە، بەڵکو کوردستان و خاک و نیشتیمان و زۆر پرسی گەورەتر هەیە. لەم ڕوانگەیەوە ئێوە چ دەڵێن؟ کام خاک و نیشتیمانە ئەوەی ئەگەر ئێستا بڵێن ئەوە لە شوێنێک ئەستێرەیەک هەیە تیارەیە نین و نازانم چیە هێنی خەڵکی کوردستان سوار بێ بڕۆنێ بێنە شوێنی کە خۆیان نەبێ هیچ کەسێگەمێنێتەوە بۆ کەس بۆ گەنج خەریکە لەم شارەیە بمێنێ گەنج هەمووی سەری خۆی هەڵ نەگرتووە ئەی خاک و نیشتیمان بەجێ نەیە لە کام خاک و نیشتیمانە منکەنە کە هیچم نەبێ لە خاک و نیشتیمانە خاک و نیشتیمانی من نییە ئەو شوێنە خاک و نیشتیمانی منە کە نانم هەبێ ئاوم هەبێ خەدەماتم هەموویە بێ باگێک نێڵێم کە ژیانی ڕۆژانەم تەئمین بێ کە ژیانم تەئمین بێ کە ئاسایش بەرقەرار بێ من نەک هەر ڕۆژەی لە شوێنێکا شتێکە تەقێتەوە من نەک لەوەی لە هەر چوار قوڕنەی لە هەر چوار ئەقلیمی سلێمانیەوە خەڵک بێ پەلامارم بە ڕۆژە ئێران پەلامارم بە ڕۆژە تورکیا پەلامارم بە هەر ڕۆژەی لە شوێنێکەوە زرمە هەستێ کام وڵاتە ئەو زەمانە ڕۆی خەباتمان کردووە و کوردستان شای نازانم چییە و هەموو کەسە وڵاتی خۆی خۆشێ لەوانەیە من یەکێک بم لەوانەیە کوردستانم لە هەموو شوێنێ خۆشترێوێ کوردستانی ژنی ئەوە نییە بڵێ کەسێکی ئەنسورینیم ئەنسورینیم وڵاتی خۆمە زۆرم خۆشە بە هەموو دنیانیان بەڵام ئاخرکە من هیچ دەرەتانەکەم نەبێ لە وڵاتەیە چی لێ بکەم ئەو زەمانەش ڕۆی حکوومەتی هەرێم خەڵەگەڵ هەڵخەڵەتێنێ بڵێ سەری بەرز بۆ موچەنەوی ناکەم خەڵک وای نەویەکە چونکە مناڵی هەیە ئەو زەمانە ئێمە عەقڵمان پێ نەئەشکا ئەگەر یەکێکی پانتۆڵ دڕاوێکمان بدیایە و یەکێک جلێکی بۆیە خاوی پێوە وایە ئەمانە ئۆخەی ئەوە چەپە کۆڵی دڵمان خۆشە بوو چونکە ئەو سا جیاواز بوو تۆ بۆ شتێکی کە خەباتت دەکرد ئەو سا ژێر دەستە بووی ئەو سا خەڵک جیاواز بیریە کردەوانێ ئەمڕۆ بە برسێتی خەبات ناکرێ بە برسێتی من داتوانم دیفاع لە حکوومەتی هەرێم کەم و لێشی ناکەم حکوومەتی من نییە دەوڵەتی نییە حکوومەتێک کە بە هیچ شێوەیە هەوڵ نەیە بۆش ڕۆژێ لە ڕۆژان ئەم هەرێمە ببێ بە دەوڵەت ئیتر حکوومەتی چێ هەتاقی وامێنێتەوە بۆی ئەلانی کەمە ئەمەوێ دو پرسیارم بکەم و پرسیاری بینەرێکیش بێن بەسەر شاشەکە و ئەوەی کە زروفی خەڵکی کوردستان بەردەوام بەرەو خراپتر ڕۆیشتۆ و پێتان وایە ئەمە تاکەی درێژە دەکێشێت و لە درێژەی ئەم پرسیارشدا دەڵێم خەڵکی لە چاوەڕوانی زیاتر لە کوردستان ئەتوان چیتر بکەن بۆ ئەوەی کە بە مافەکانیان بگەن ئەو قسێ زۆر ڕاستە هەتا بێ کوردستان بەرەو خراپێ ڕوا هەتا ئەمانە لە دەسەڵاتا بن هەتا ئێمە دڵمان بەمانە خۆش بێ هەتا ئەمانە لە دەسەڵاتا بن و ئەمانە وابزانن فریادڕەسی ئێمەن و دیفاع لە ئێمە ئەکەن و وڵاتی ئێمە ئەپارێزن هەر ژیانمان وابێ ئەگەر ئێستا ئەمر دەرکەن بڵاوی کەنەوە بڵێ سێم عاشەکە بە یەکەوە اینجا باوەڕیان پێ ناکەین چونکە دوو مانگی کە نابە دیسانەوە لە قەلەق و بە شەلەشەل معاشمانەیەنێ باشە هەرە بێت چاوەزەقە و بێ چاوەڕوانی معاشکەی لەبەرەوە ئەبێ خەڵک خەبات کا خەڵگە بێ ئەمانە ڕاماڵەیە ئەمانە نەمێنن چش با ئێمە دوو مانگی کە معاش وەرنەگرین بەڵام خۆمان ڕێخین کارێ بکەین کە ئەمانە نەمێنن ئەمانە ڕاونێن خۆمان لەمانە پاکەینەوە ئیتر خۆمان حکمی خۆمان بکەین ئەبێ ئێمە خۆمان دەسەڵاتی خۆمان بگرینە دەست خۆمانە بێ بچین بڵێن مرور ئیتر تۆ بۆ نییە ئەم پارەیە کەس نەزانێ بۆ چۆڕە ئەی خەنە سەرەوە کەس نازانێ بۆ چۆڕە ئەم پارەی میلەتە پارەی ئەو خەڵکەیە کە لەویا ئیژەکە ئەبێ خەڵکەکە چای بکرێتەوە بڵێ خۆم پارەی خۆم تەوزیع ئەەکەم لەو دایرانەیە کە پارەی هەیە کە داهاتی هەیە کارەبایە مرورە زەڕی بەیە ئاوە دەستی بەسەرا بگیرێەوە هەر پارەی خۆی تەوزیع کرێ و معاشی خۆی وەرگێ چەنهای چەند ساڵە ئەو دایرانی کە داهاتی باشیانەیە لە پارەی خۆیان هەموو مانگێ یەک ڕۆژدوانە کەوتۆ ڕەنگە پێشیش کەوت بێ بە پێ جومعە و شەممە معاشی خۆیان وەرگرتووە یعنی چی بۆ ئێستەوا بێ بۆ کەس نازانێ پارەی کارەبا بۆ جۆجێ بۆ کەس نازانێ ئەم هەموو پارەی مرور ڕۆژی بەلایانی کەمە 2000 سیارە لەو مرورە معاملاکە هیچ سیارەیەک لە 500,000 دینار کەمتر سەرف ناکە ئەگاتە ملیۆن وەگاتە 2 ملیۆن دینار وەرە حسابیکە دایرەی کارەبا ئەم هەموو پارەیە نابێ بزانین بۆ چۆچێ ئەی هاوەر لە پەنایەم لە دایرەکەیان
نابێ بزانم ئەم پارەیە بۆ چۆچێ نە مکافەیەکە نە هەندانە هەیە نە ڕۆژانە هەیە نە معاشە هەیە و نەکەیکە لێ قەومێ دیناری کاتیە بابەجان بۆ خااتری خوا بێم خەڵکە خێرا فریای خۆی کەوێ نابێ بێ ئومێدانە نابێ بە دیار ئومێدەکانمانەوە دانیشین ئەبێ بە ئومێدەوە کاری خۆمان بکەین بە ئومێدەوە بە ڕەنگاری ئەمانە بینەوە ئەبێ خۆمان ڕێکخراو بکەین ئەبێ لە ژێر چەترێکا خۆشەتنی هەرامووی بێتە سەرجادە ئەبێ لە ژێر چەترێکا کۆ بینەوە لەژێ هیچ نەبێ لە ژێر چەترێکا بە ناوی داواکاری مافەکانمان هیچ نەبێ بە ناوی داواکاری موچەکانمان هەر هەموو دائیرەکان بە یەکەوە نابێ شوێنی کار بەجێهێڵن من چەند جارم وتووە ئێمە ئەبێ داوای موچەکانمان لە شوێنی کاری خۆمانە بکەین نابێ بایکۆت بکەین ئەوان پێمان نەڵێن بە ئاشکراڵێ بایکۆتکە بۆ هیچ کەسە نەبێ بڵێ کوا مافەم نابێ بە ئۆف ڕازی بین شوێنی کار شوێنی ژیانمان ئەبێ هەر هەمووی بکەین بە دۆزەخ لەم دەسەڵاتە ئەم دەسەڵاتە هیچ لەبارە نەبووە وایان لێ هاتووە حەزەکەی چی ناخۆشە بەرامبەریان بڵێ بووی هیچ لەبێ یەک تۆز دڵێ ئارامی بگرێ ئارامیان لە هیچ کەسێکان نەهێشتووە هەتا وەکو خەڵک نەبینی کە خاوەنی نەخۆشە هەتا خەڵک نەبینی کە کری بۆ نایرێ هەتا خەڵک نەبینی کە جوابگۆی داواکاری مناڵەکانی نییە چەنەها کوڕکچ هەیە دایک و باوکی نەخۆشە چاوەڕوانی ئەو موچێن کوڕکچەکانیان وەریگرن لە دەرگاکەیان بن بڵێ دایکە و باوکە ئەمە پێداویستێکەت یا ئەمە دەرمانەکە یا ئەمە ماگانەکەی بەڵام من کاتێک خۆم ماگانە وەرناگرم بە چۆن توانم جوابگۆی داواکاری هیچ خۆشەویستێک و هیچ کەسێکی ئازیزە بمەوە هیوادارم لە کوردماوەیە ئەمانە نەمێنن ئەمانە بەدەستی خەڵک تۆڵەیان لێ بکرێتەوانێ ئیتر بەسە هەتاکو یعنی ئەڵێت جامکە لێ بوو پڕ بوو لێڕژێ بەڕاستی لێڕژاو بەڕاستی ئێستا خەڵک بە هیوادارم ئەمەینەوەی یەک دقا کەس گوێ لەنەوەی نوێ نەگرێت کە ئەڵێ بە دەنگانەکانتان حەق لە ئەمانە بکەنەوە هیوادارم هیچ کەسێ دەنگ بۆ هیچ کەسێنە لە پێش هەر هەمویانەوەی نوێ کە زۆر گڕوکفەنێ بە خەڵکە و کڵپەی پێەیە لە هەر هەمویان خراپترە بێ هەمان شێوەی گۆڕانە کە ئێوە سواری شەپۆلی ناڕزایەتی خەڵک بێ هیوادارم پۆست مەجموعەیەکی کە بەرز نەکەنەوە و نیان بن هەتاوەکو شوێنی خێر و بەرەکەتەکە ناغەدار عوسمان چالاکوانی سیاسی زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوەش ئازیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت بە هەڕەشەی لەسەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە کوردستان و عێراق بەردامێکمان دەبێت لاگەڵمان بێت مەڵێ بینەرانی ئازیز لە ماوەی ڕابردوودا مەترسی و تەنانەت بڕیاردان لەسەر چەک داماڵینی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە عێراق و کوردستان بۆتە بابەتێکی جددی ئەم بابەتەش ئێمە تاوتێ دەکەین لەگەڵ بەدینی حاجی بەگردار تاش ناسراو بە ڕێوار عارف ئێوە باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین سپاس بە تۆ بنەرجیان سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو هاوکاران و بۆ هەموو بینەران و بیسەرانی بەرنامەکەتان ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەیان ساڵە 30 ساڵە لانی کەم لە کوردستاندا بوونیان هەبووە بەڵام لە ماوەی ڕابردوودا بۆ جمهوری ئیسلامی زیاتر بۆتە جێی سەرنج و تا ئاسی ئەوەی کە بڕیار بە حکوومەتی عێراق و ڕەزامەندیش لە حکوومەتی هەرێم وەرگێتاوەکو لە چەکیاندا ماڵێت ئەمێزار بترسم ئەمە چەندێک جددیە ئەم بڕیار و ئەم مەترسیەوە بۆچی لەم کاتەدا ئەم فشارە زۆرە بۆ سەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە کوردستاندا بەڵێ بنارژیان لە ڕاستیاوکە خۆتەڵێ سینا 40 ساڵە ئەم دەرفەتە بۆ جمهوری ئیسلامی کراوە بووە جیاوازەکەیەوە بۆ کە تا ساڵی سەرەتای نەوەدەکان هێزە سیاسەکانی ئێران و ئەحزابی سیاسی و ئەحزابی بەتایبەت چەکدار لە ڕوبەڕووبوونەوەی کابوون لە ساڵانی 90 بە دواوەی تر ئەم ڕوبەڕووبوونەوەی چەکدارانە کۆتایی پێهاتووە بەڵام جمهوری ئیسلامی بەردەوام ئەمەی وەکو بەهانەیەک تەماشا کردوە چونکە لە ڕوانگەی ئەوانەوە هەر جۆرە هەڵسوڕانێکی سیاسی
هەر چۆرە دەربڕینێکی بیرروڕا ڕێکخراوە بوون ئۆپۆزیسیۆن بوون دروستکردنی حیزبی سیاسی ئەمانە و خەتە سوورانە کە جمهوری ئیسلامی لە تاریخ و خۆیان ملی پێنەداوە لە هەر حاڵە مقاومەت و ڕاوەسانی کردو خەت و ئامی کردو و خەڵکی کوشت و 170-160,000 ئینسانی عەدام کردووە بۆ لە پێناوێوێ و خەڵکەی کە بەرحاڵ خوازیاری ژیانێکی کە و خوازیارێکی کە لە زۆر سیستەمی ئینسانی بوون ئەوەی لەم دەورە لەم مەوقتعا ئەم بابەتە چەند گرنگە یاخۆت ئەم هێرش و پەلامارانەی چەند جمهوری ئیسلامی ئەگەرێکی چەند بەهێزە لە ڕاستیە پێم وایە شێک لە ئەگەرە بەهێزەکان لە مەقتا تاریخیایە من پێم وایە جمهوری ئیسلامی ئەم دەورانە و ئەم ڕۆژگارانەی زۆر وشیارانە هەڵبژاردووە و زۆر وشیارانەش لەم هەفتە هەڕەشەکانی خۆی تونگتر کردوێتەوە یان با بڵێن تۆپی خسۆتە مەدانی ئەم هەفتەیەوە ئەگەر بێت و هەموو ئەو هەلومەرجانەی کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیدانرا بوو جێبەجێ نەکرێ ئەوە لە ڕێگەی لە ڕێگەکانەوە یا پەلامار بدا یا لە شیرکێشی بکە یا تۆباران بکە یا هەر یاکێک کە بتوانێت بێتە بەرەنجامی کوشت و کوشتار و نیگەرانێکی زۆری ناو کۆمەلگا ئەوەی جێگەی سەرنجە لەم دەورانە و یاخود جیاوازیەکی هەیە لەگەڵ تاریخی ڕابردووە ئەوەیە لەم هەفتە هەر لەم ڕۆژانە لە دووسێ ڕۆژی داهاتووە تێپەڕبوونی 1 ساڵە بەسەر شۆڕش و ڕاپەڕیری خەڵکی ئێرانە و ئەم هەفتەیە بۆیە جمهوری ئیسلامی لە بەرچاوی گرتووە چونکە دڵنیایە لەوەی کە پەرچەکردار و هەڵوێست و جارێکی کە هاتنەوە مەدانی خەڵکی ئێران چ لە کوردستان و چ لە سەرتاسەرە ئەگەرێکی بەهێزە بەم مانایە ئەو دەیەوێ ئەم بارودۆخە بقۆزێتەوە بۆ ئەوەی کە ئەگەر ئەم جوڵە سیاسیە ئەم ناڕزایەتیە ئەم هەلومەرجەی کە ساڵێک تێپەڕێن بووە باعیسی هاتەوە مەدانی خەڵک بەرحەڵ ئەمە بکاتە بەهانەیەک و ئەمە بکاتە مەدانێ بۆ ئەوی بیرروڕای گشتی لە ئاسی نێودەوڵەتیە ڕابکێشێ بۆ ئەوەی کە لە ئێران کێشێکی ئۆتۆمانیە بەڵکو ئەوەی کە هەیە ئۆپۆزیسیۆنی چەکدار لە عێراقا و ئەمیش هێرشی خۆی بۆ سەر ئەم بەشە لە با بڵێن خەڵکی ئێران و ئۆپۆزیسیۆن بکە چونکە لە ڕاستیا من تەنیا ناویرانم ئۆپۆزیسیۆن بەڵکو لە ڕاستیا ئێستا سەداون و ئەتوانی بڵێ لە عێراقا لە کوردستانە بەتابەتی هەزاران خێزان هەیە لەو کەمپانە لە نزیکی کەمپەکانی ئەم حیزبە سیاسیانە لە هەرحاڵ مناڵە بە تەمەنە ژنە کەسان بەداخەوە دیسانەوە دیارە لە کوردستانەوە کێشەی تەکنیکی هەیە بەڵام پێم وابێ ڕێوار عارف هاتەوە سەرخەت ڕێوار عارف گوێت لە دەنگمانە ڕێوار عارف گوێت لە دەنگمانە بەداخەوە کێشە تەکنیکیەکان لەگەڵ کوردستاندا زوو ئەم حاڵەتانە دێنێتە پێشەوە لە بەخشی بەرنامەی ڕاستە و خۆدا چەند جارێکی تر تووشی ئەم حاڵەتانە بووین کە بەهۆی خراپی کارەبا ئینتەرنێت خزمەت گوزاری سەرەتاییەکان لە کوردستاندا زوو ئەم حاڵەتانە دێنە پێشەوە کە بەرنامە ڕاستە خۆکانمان کێشەی تیا دەبێت و قەتعی تێ دەکەوێت. ئازیزان هەتاوەکو ئەو کێشەیە چارەسەر دەکەین جێی خۆیەتی کە جارێکی تر ئاوڕێک لەو کارەساتانە دەینەوە کارەساتە سروشتیەکانی ئەوەی کە لە یەک هەفتەی ڕابردوودا لە مەغریب مەلەرزەیەکی بەهێز بوو پتر لە 2000 قوربانی لێکەوتوتەوە لە لیبیا لافایەکی گەورە بووە و هەزاران کەسی کردوتە قوربانی و بێسەر و شوێن کردو بەجیا لە زیانە گشتیەکان لێرەدا ئاورێک لەسەر ئەوە بدەینەوە کە لە دنیای سەرمایه‌داری و جیهانی چیناتیدا کارەساتە سروشتیەکان چ دەورێک و چ جیاوازیەک دەبینێت. فەرمونون ئەم ڕێپۆرتاجە کورتە کە پێشتر لە پەیوەند بە مەلەرزەکەی تورکیادا ئامادەمان کردبوو دووبارە ببینەوە. سەرنجی پێشنگ کارەساتە سروشتیەکان و جیهانی چینایەتی. جاروبار کارەساتە سروشتیەکان لە گۆشە و کەناری جیهان ڕوودەدەن و زۆر جار قوربانی فراوان و ناخەژێنیشی لێ دەکەوێتەوە. سەرەتای مانگی شوباتی ئەمساڵ جارێکی تر بوومەلەرزەیەکی بەهێز بەشێک لە ناوچەکانی تورکیا و سووریای هەژاند و هەزاران کەس بوونە قوربانی و چەندین شار خاپوور بوون. کاریگەری و زیانەکانی ئەم زەمین لەرزەیە هێشتا بەردەوامە و دڵگرانی و هاوخەمی لە سەرتاسەری جیهاندا دەبینرێت. دەگوترێت کە کارەساتە سروشتیەکان جیاکاری ناکەن و لە هەموو جۆر مرۆڤەکان
بۆ نمونە سربەخۆ لە چینەکانیان دەبنە قوربانی، واتە مرۆڤ ناتوانێت کاریگەریەکی ئەوتۆیان لەسەردا بنێت یاخود خەسڵەتی چینایەتیان پێوە دیار نییە. بەڵام دیاردەی چینایەتی چەندێک لە نیو کارەساتە سروشتیەکاندا بۆ نمونە ئەم مەلەرزەیەدا دەبینرێت. ئایا دیاردەی کۆمەڵگای چینایەتی بۆ نمونە لە زیانی کارەساتە سروشتیەکاندا جیاوازی هەیە؟ ئەنوەر نووری چالاکەوانی سیاسی و وەڵامی ئەم پرسیارەی سەرنجی پێشەنگ دەداتەوە. بەداخەوە بە هۆکاری ئەو ڕووداوە سروشتیەوە بە هەزاران خەڵکیانە لە دەستدا بە دەیان هەزار کەس بریندار بوون و بە هەزاران خانوو باڵەخانە و شوقا تەختی ئەرزەکە بوون. ئەم ڕووداوە ئازاری خستە دڵی هەمووان زۆر بەداخەوە. بەڵام ئەبێ بیرێک بکەینەوە، ئەبێ تێڕوانینێک بین دەربارەی ئەوە کە بۆ ئەم خەسارەتە زۆرە بوو. دیارە کارەساتەکە ڕووداوەکە ڕووداوی سروشتیە، بەڵام با باسێکی بکەین بەپێی زانایانی جیۆلۆجی بەپێی زانایانی مختص دەربارەی زەمین لەرزە. ئەم منتیقەیەکە کە بەسراوەتەوە بە پلێتی بوومە لەرزەی ئەوراسیا عەرەبی و ئیندیا و بە منتیقە تێپەڕن و زانایان زۆر لە ئێمە باشتر و بە خەریتە بە دنیان تووە پێشتر ڕایان گەیانوە کە منتیقەیەکە احتیمالی زۆری ئەم ڕووداوانی تایە و احتیمالی ڕوودانی بوومە لەرزەی زۆر گەورەی تایە. بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا دەسەڵاتی سەرمایەداری پێی مهم بووە بیرێکی لێ کردوتەوە، بیرێکی لەوە کردوتە جۆری خانوەکان بگۆڕێ؟ ئەگەر سەیری ڕسمەکان بکرێ لە تەلەڤیزیۆن لە هەر شوێنێک و سەیری ڤیدیۆکان بکرێ دەبینیت ئەو خانوانەی ڕووخاون خانوویەکن کە هیچ ستانداردێکیان تیان نەبووە. هەنێکیان بە سەدان ساڵ کۆنن، هەنێکیان هیچ کەڵکێکی ژیانیان نەبووە ئەوەندە کۆن بووە. هەمان کات لە پەنە ئەوانەوە هەنێک باڵەخانە هەبوون، هەنێک خان و شوقە هەبوون کە بەرگەی بە ستانداردێکی باشتر بوون و بەرگەی ئەویان گرتووە کە نەڕوخێن یاخود ئینسانەکان بتوان خۆیان ڕزگارکەن. ئەمە لێرەدا ئەوە دەسەلمێنێک کە دەسەڵاتی سەرمایەداری لەو منتیقە بەرپرسی یەکەمە کە بۆی مهم نەبووە سەلامەتی گیانی ئینسانەکان بپارێزێ و دەست بکە بەوەی کە بودجەیەک دابنێت، پارێکی بۆ تەخسیس بکە کە ساڵ بە ساڵ ئەو خانوانە لاباخ و ئەیتوانی بە جۆرێک کە دەیان ساڵ لەمەوە پێشش بە جۆرێک خانوەکان دروستکە کە خانوەکان تەحملی زۆر زیاتر لەو جۆرە زەمی لەرزانە بگرن. بەڵام بەداخەوە سەرمایەداری هیچ کات سەلامەتی گیانی خەڵک بە تایبەت خەڵکی کرێکار و زەحمەتکێش خەڵکی ئەو توێژانەی کە سەر بەو چینن نەیبووە. حاڵەتێکە من لەم کورتە ڤیدیۆ ناسمە سەرەوەی کە بردن بە ڕێوەی کۆمەڵگا و داهاتی و هەموو شتەکانی کرێکار و زەحمەتکێشن. بەداخەوە ئەو خانێک ئەو کرێکارە دروستی کردووە کە لە دوای تەواوبوونی هەر لەوەی کە چیمەتەکەی دروست کردووە هەتاوەکە کە بیناکە تەواو بێ کلەکەی درێ بە سەرمایەدارەکە کە بۆ قازانجپەرستی خۆی بووە هەمووی بەشان و گیانی کرێکار و زەحمەتکێش بووە. بەڵام ئەو ڕۆژی تەواو بێ بۆی نەبووە بچێتە ناوی. ئەم جۆرە زەرر زیانانە کە ئەبینین ڕوو ئەدات و کرێکاران و زەحمەتکێشان دەبن بە قوربانی هەمووی هۆکارەکەی چاوچنۆکی قازانجپەرستی سەرمایەداریە و احتیمام نەدانە بە ژیان و سەلامەتی کرێکاران و زەحمەتکێشان. بەداخەوە هۆکارێکیش ئەوەیە کە ئێمە کرێکار و زەحمەتکێش دەزانین نەعەدالەتیمان لێکرێت، دەزانین حقوقمان دەخورێت، بەڵام تا ئێستا ڕێکخراو نەبووین و تا ئێستا نەمانتوانیوە بەربەمە بگرین. لە کۆتایی ئەمەدا دەمەوێت شتێ بڵێم دەسەڵات بەرپرسی یەکەمە لەو ڕووداوانە کە ڕوو ئەدەن. هەر وەکوتم زانست ئەمەی سەلماندووە و پێشتر چۆمەی ئاگادارێک بووە. دەسەڵات بەرپرسە لەوەی کە قەرەبووی گیانی ئەو خەڵکە بکاتەوە و پێداویستەکانیان دابین کاوە لە داهاتوودا لەو منتیقانە جۆرێک لە ژیان و
خان و بۆ خەڵکدا بنکرێ کە زۆر تەحمل لەوە زیاترکە و بە ستاندارێکی جیهانی کە ئەمڕۆ زانستی بیناسازی و زانستەکان ئەوەندە پێشکەوتون ئەگەر بخرێتە خزمەت ئینسانەکانەوە دەتوانم بڵێم ئینسانەکان نەکنامرن لە ژیانێکی خۆشترە ئاژین. بە هیوام کارەساتیوانە بینینەوە، بە هیوام ئێمەش ئەو ڕووداوانە ئەگەرچی سروشتن وا ببینین کە سەرمایەداری مسببی یەکەمە لە ڕووداوە لەوەی کە زەرەرەکان زیاترە بن. لە کۆتاییدا دەڵم ئەوە نەفرەت لە سەرمایەداری، نەفرەت لەو دەسەڵاتی بۆ قازانپەرستی خۆی ئینسانەکان وا دەکات. بەڵێ بینەرانی عەزیز، ئەوە بەرنامەی سەرنجی پێشەنگ بوو سەبارەت بە کارەساتە سروشتیەکان و جیهانی چینایەتی کە چەند مانگ بەر لە ئێستا لە کاتی زەمین لەرزەکەی تورکیادا ئەنجامدرا بوو. بەداخەوە لاوازی کارەبەوە لە کوردستان وای کردووە کە ئەم جارە نەمانتوانی چاوپێکەوتنەکەمان لەگەڵ ڕێوار عارف سەبارەت بە مەترسی بۆ سەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە کوردستان و عێراق بەردەوام بین، هەوڵە دەین لە دەرفەتێکی تردا چاوپێکەوتنەکە تەواو بکەین و بڵاوی بکەینەوە. لێرەدا هاوکارم نازەنین ساڵح ڕێی بەرنامەکان دەگرێتە بەرو سەبارەت بە ساڵڕۆژی گیان لە دەستدانی ژینە ئەمینی و هەروەها خڕۆشانی جەماوەری لە ئێران بەرنامەیەکتان پێشکەش دەکات. بینەرانی ئازیز و خۆشەویستی پێشەنگ تیڤی، سڵاوتان لێبێت. من نازەنین ساڵح خۆشحاڵم جارێکی تر بە دیدارتان شا دەبمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی پێشەنگ تیڤی. 16 واتە 3 ڕۆژی دیکە ساڵێک بەسەر کوشتنی ژینە ئەمینی و راپەڕین و هاتنەمەیدانی جەماوەری خەڵکی ئێران بە دژی جمهوری ئیسلامی ئێران تێدەپەڕێت. بۆیە پیسمان زانی لە پەیوەند بەم ڕۆژە گفتوگۆیەک لەگەڵ مستەفا یونسی هەڵسوڕاوی سیاسیدا ئاساس بکەین. هاوڕێ مستەفا یونسی سڵاوت لێبێت و زۆر بەخێر بیت و سپاس کە ئەمڕۆ لەگەڵمانی لە بەرنامەکانی پێشەنگ تیڤی. سڵاو لە ئێوە و لە هەموو ئەو بینەرانەی کە ئەو مساحبێ دەبێت. بەڵێ من لەوێەوە دەستپێرسارەکەم لەوێەوە دەست پێ ئەەکەم، هۆکار چی بوو کوشتنی ژینە ئەمینی بووە هۆی راپەڕین و هاتنەمەیدانی جەماوەری خەڵکی ئێران بە دژی جمهوری ئیسلامی ئێران؟ وەڵام بەداخەوە کچێکی گەنج کە لە شاری خۆی ڕادەگەڵ عایلێ ئێستا چۆتارانێ چەند ڕۆژێک خۆش بگزێنن ئەو بەڵایی بەسەرهات. وەلی ڕاستێکەکەی وەعزی ئێران هەموو کەس دەزانی دروستە بەداخەوە بە قیمەتی یا بە نرخی ژیانی ژینای تەواو بوو، ئەو توش بوو، وەلی ئێران لە حاڵی تەقینەوەیەکی گەورەدا بوو و مەرجی ژینای ئەو شێوەیە کە بەداخەوە ئەوڵێ مەقامات کوشتیان و هێشتاش دایانکونا نەمردووە و نەمان کوشتە و هەموو ێوانە باعث بوو کە ڕق و تووڕەیەکی کە لە نێو کۆمەلگادا هەبوو، هەمیشە هەبوو، تەقیەوە واقعان. بۆیەش ئیدی زۆر بە سەریعی زۆر بە سرعەت ئەکسەری و زۆربەی شارەکانی داگرت و ئەدی خەڵکات نەخیابانە، چونکە خەڵک دی بەڕاستی لە ئەو وەعزەی کە بەسەریاندا تەحمیل کراوە ئیدی زۆر بۆ ڕەزە. بۆیش هەر بەهانەیەک بۆ خۆی وەسیلەیەکە بووە کە خەڵک بۆ بەهانەیە بێنە خیابان و دەستیانە دەستێک بنێن و نیشان بدەن چەندە لەو ڕژیمە و لەو دەوڵەتە و لە یاساکانی و لە ئەو بەڵایە بەسەر خەڵکی هێناوە خەڵک ناڕازین. پێم خۆشەوەی بڵم ئەو شۆڕشەی قەومان لە ئێرانێ دروستە قوربانی یەکەمی ژینا، وەلی وە زۆر کەسی پێی خۆشە بە نێوی شۆڕشی ژینا نێوی بەری. شخصم ئەوە ئەو شۆڕشە گەورەی لە ئێرانە کەوت کە بەڕاستی چۆکی جمهوری ئیسلامیشکان حەیفە و دروست نییە بە نێوی یەک نەفەر قوربانی تەواو بکرێت. دەیلەکەشەوە ئەوڵەن کۆڵەترکردنەوەی ئەو شۆڕشە گەورەیە، دووەمەنیش محەلی ترکردنیەتی، ناوچەی ترکردنیەتی. باشترین دروست و دروستینی معنا بۆ ئەو شۆڕشە ئینسانیە کە لە ئێرانێ وەڕێکەوت شۆڕشی ژنژیان ئازادی بوو کە زۆر مانای قەویتر و ئینسانی تر و ئازادانە تری تێدا بوو، بە تایبەت سەبارەت بە ژنان کە یەکەم قوربانیانی دەسەڵاتی ئیسلامی لە ئێران.
بەڵێ ڕۆڵی ژنان لە ڕاپەڕینی خەڵکی ئێران زۆر بەرجەستە بوو. ئایا بە بڕوای تو هۆکارەکەی ئەوە بوو کە ژینە ژن بوو یان هۆکارەکەی ئەوەیە کە دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئێران دژە ژنە؟ بە نەزەری من هەردووشی بوو بە خاتری ئەوەی کە دروستە ژینا کسێکی گەنجی 22 ساڵە بوو ئەو بەڵایەن بەسەرنا بە خاتریەوە کە دوودانە چواردانە دەنکەمووی لە دەربوو لە حاڵێکدا لە مەراسمەکانی ئیسلامیەکانی خۆیان کە دەنێ زۆربەی ژنەکان بەشی زۆری نێوچەوانیشیانە بە مۆکیان هەمویان لە دەرەوە کەسی ژاوای لێ ناکرد خۆ بۆ دروستە خەڵک ناڕحەتە بۆ کە کسێکی گەنج بێت بگەڕێ بە هیوا و هەمێت بێ خۆش بگذرێنی لە شارێکی دیکە ئەو بەڵایی بەسەر بێنن وەلی یەک واقعیەت هەیە ژەوەیە کە لە نێو ئێرانێ بەڕاستی بەتایبەت ژن بەبوونی قەوانینی ئیسلامی کولتوری ئیسلام ئەوەی کە بەسەر ژن لێنن لەوێ بەداخەوە هەر خودی ڕسمەنیش لە نێو یاسای ئێراندا نووسراوە کە ژن نیوەی پیاو حەقی هەیە و نازام زۆر قسەی ئاوا کە هەمووی تەوهین و بێاحترامی هەموو ڕۆژەییە بە ژنان و بە کچان لە وڵاتەی بەڵێ ئەوان کەسانێک بوون کە مردنی ژینا بۆیان بوو بە بەهانەیەک و وەسیلەیە کە خۆیان بێنە دەرێ واقعان ڕق و تووڕەی خۆیان لەوەی نیشان بدەن هەر خودی ئەوەی کە 15 و 16 و 17 ساڵی بوون هەڵداهاتن شەقێکیان لە مێزەری مەلای دەدا دەیان خستە خوارێ ئەوە نیشانی دەدا چ نەسلێکن وەلی خۆ واقعیەتە بەشی زۆری ژن بوون وەلی بەشی هەمووی نەبوون هەموو کەس بوو هەموو بە تایبەت جوانان بوون لە دنیای ئەوڕۆدا لە دنیای سۆشیال میدیادا لە دنیایەکدا کە بەڕاستی گەنجەکان دەم و چاویان کراوەتەوە ئیرتباتات زۆر بە دقیقە دەکرێت لەگەڵ سەر تاسەر دنیای قسە بکەی و یەکتری ببینی و ئاگال لە هەموو جێیەکبی بۆ نەسلی گەنجێک کە دەگەڵ ئەو قوڕا و زەلکاوەی کە جمهوری ئیسلامی و حاکمیەتی ئیسلامی تووشی کردن نایەتەوە خەڵکەوەیان ناوێت بە تایبەت گەنجەکان بۆیەش زۆری گەنجەکان بوون سرفەن ژن نەبوون وەڵە ژن زۆر بەرچاو بوون نەخشی زۆر گەورەیان تێدا هەبوو هەر خودی هەبوونی ئەو هەموو ژنە نیشانیدا کە خەڵک چەندە نەفرەتیان هەیە لە دەسەڵاتی ئیسلامی لە ئێرانێ لە تەحمیلی حیجابی ئیسلامی قەوانینی ئیسلامی زۆر کەس باسی حیجابی دەکات وەلی بەڕاستی حیجاب یەکێک لە کەمترین بەدبەختیەکانە بەسەر ژنانیاندا تەحمیل کردووە دەیان هەزار نەک هەزارم دەیان هەزار نەوعی دیکەی و بنێوی دیکەی ئەو ناو محدودیەت و ئەو ناو بێحەقی و بێحقوقی و کەم حقوقیەیە و بێاحترامیە کە بەسەر ژنانیاندا تەحمیل کردو بۆیەش بەشی زۆری ژنان من دروستە و هەرواش نەماوە لە تەواوی ئێران کە تەقیەوە ئیدی بە تایبەت نەسلی گەنج کە ڕۆژ دەمەیدانێدا بۆ نیشانیدا کە نەسلی گەنج نەوعێکی دیکەی لە ژیانی ینی 1000-2000 ساڵ پێشی ناوێ بڕاست پرسیارێکی ترم ئەوەیە هۆکاری پاشەکشەی ئەم ڕاپەڕینە بۆچیە جێڕیتەوە و ئایا بەسەر کەوتن گەیشتنی ئەم ڕاپەڕینە بێ ئومێدی دروست ناکات نەخر درستی ناکات بە خاتریەوە کە خودی ئەو تەقینەوەی کە یەک ساڵی ڕابردوودا دەستی پێکرد تا ئێستاش درێژەی هەبووە بەشێکەوەیە کە دەوڵەتی جمهوری ئیسلامی بەڕاستی دەوڵەتێکی زۆر زیدی لە تەواوی منتەقەدا دەکوژن دەبڕن دەگرن بە ئیشتیای خۆیان بە هەزاران و هەزاران نەفەریان گرت بە تایبەت گەنجەکان ئەوانەی کە هەڵسوراوی سیاسی بوون ئەوانەی کە بەرەک دەیانزانی چ بکەن چۆن خەڵک کۆکەنەوە چۆن ڕێپێوان وشتیوا دروست بکەن چ کارێ بکەن چۆ ئاگردن هێرش بەرنە چێ قسمەتی دەوڵەت ئەوانەیان دەزانی زۆریان بەداخەوە گرتن بۆیش بە هەزاران کەسیان دەستسزنەکان کرد و هەرەوە باعیز بوو کە کەم کەم خۆ باشە لە هێزی هەڵسوورا و نەترس و چاوجۆکراوەی ئەو شۆڕشە کەم بوو خۆ معلومە وەختێک لەو هێزش کەم دەبیتەوە تەسیری لەسەر تعدادی تەزاوراتەکان و ئەو دوستانە دەبی وەلی ئەوە کەم بووە تاالعانیش کەم بۆتەوە هەر ئەلعانیش بۆ وەی کە دووبارە ئەو تەقینەوە بەو وسعەتە بەو بەربڵاویە دەست پێ نەکاتەوە هەر لە ئێستاوەڕە دەستیان پێکردە لە زۆر شاران خەڵکی زۆریان گرتووە هەر لە خودی شاری مەریوانم دوێنێ خەبەرەکەی خوێندەوە کە گروهێکەیە کە دەستنە شۆستانەکان دەگەڕێن لەسەر شاخ و بەندەنان دەگەڕێن لە یانگری هەوای تازە و شیناوەردن بەڵام هەمویان گرتو 35 کەس یا 37 کەسن هەمویان گرتون یعنی حتا ڕحم بەوانەش ناکەن بۆ وەی کە خۆیان ڕاگرن بەڕاستی هەر کەسێک بزانن کە هەر کارێک بکات 4 کەس لە دەوری کۆ دەکاتەوە دەیگرن
لە نێو خودی یونیڤەرسیتیەکاندا زانکۆکاندا زۆریان دانیشتجو گرتوون کە هیچ بەشێکی زۆریش لەوانەیە کە دەیانزانی ڕەنگە دەوڵەتیان خۆشنەوێ ڕسمەن بانجیان کردوون بۆ ئافیسەکانی خۆیان دەستوریان پێداون کاغەزیان پێ ئیمزا کردوون کە هیچ کارێک ناکەن مەبەستمەوەیە کە جمهوری ئیسلامی هەموو حەول و تەقەلای خۆی دەدا بەوەی کە بتوانی پێشی دەمی خەڵک ببەستی وەلی خب 43 ساڵە بەستوێتی وەلی ئەوە هەروە ناڕاتە پێش شۆڕشی ژنجیان ئازادی نیشانی ناکە بەڕاستی لە شوێنێک و بە دەلیلێک دەتەقیتەوە کە دەستکەوتی گەورەی بەدەستێناوە لە ئێرانەوە بۆ یەکەم جارە لە 43 ساڵی ڕابردوودا ژن لە زۆربەی شارەکان بەبێ دەسماڵ و حیجاب دەگەڕێن چۆچی حاکمیەتی ئیسلامیان شکار حاکمیەتی ئیسلامی ئەوەی کە ئێستا دەکا بۆی کە خراپتر نەبی زیاتر کۆنتترۆل لە دەستنەدا دەستیان داوە خەڵک گەڵعانەکانە بە ئاشکرا لە خیابانێ ئەگەر مەسەنەن گروهێکی ژنی لە یانگری خۆیان دێنن دەجانی گەنجەکانیان بەردن بە شەختیان هەڵدەدەن کەس لە ترسانیان حیجاب لەسەر نانێت بە شەختیان هەڵدەن جنێویان پێدەن پاڵیان پێدەن هەتا چەندین سەحنەی زۆر جوانیان دانابوو کە لە نێو لۆکۆمۆتیوی لە نێو ترێنی قەتاری نێوشاری فڕیان دەدەنە دەرە دەڵە بڕۆن بابە مێن لێمان گەڕێن مەبەستمەوەیە کە خەڵک ئێستا زۆرتر یەکێتی هاوپشتی هاودەردی تێدا زۆر گەورە محکەمترە لە زۆر جاری دیکە بۆیەش پێم وایە ئەوەی کە شۆڕشی ژنجیان ئازادی لە ئێرانێ دایبەزان ئەوەی کە دەستپاندی بەڕاستی ئەوەی کە سەقامگیری کرد تازە خودایەتی ئەوەی کە ئێستا هەرەوەندەی کە چۆتە پێشێ لەوەی خراپتر لە دەستیان دەرنەچ چون بەڕاستی لە دەستیان دەرچوو مەقاماتی ڕژیمەوە دەڵێن خۆیان دەزانن مەلایەکانیان تەرۆکەکانیان هەموو باسی دەکەن و زۆر بە ئاشکراش مەجبورن باسی دەکەن کە دەزانن ئەوەی کە قەوما تازە ناگەڕێتەوە دوای و ئەوەی کە قەوماش شەقتی هەڵدان بوو دە قەوانین و ڕسم و ڕسوماتی ئیسلامی کە ئەو دەوڵەتە بەسەر کۆمەلگایدا تەحمیل کرد و خەڵک بەدەستیەوە ماندوو بوو نانەوێ و ناشیکەن و ناشگەڕێتەوە دوای جایدی ئەو جارەی بۆ ساڵیادەکەی چی لێدێ هەر ئەو ڕۆ ئەمن سێ دانەفیلم لە زۆر لە چەند شاراندا مەسەلەن لە سەقز لە مەریوان لە سنە مەسەلەن لە زۆرێک لەو شارانە شنۆ لەم هاوات لەوانە مەسەلەن هێزی ئەرتەشی معسکەری زۆریان هێناوە لە تەقامەکاندا ناوە هەر دەڵی شەڕە لاشیەوەیە لاشی دیکەشیەوەیە کە لە زۆر شوێنان کامێرایان داناوە دووربینیان داناوە بۆ کە خەڵک بناسنەوە کێ چ دەکەوە دوایە زووتر و ڕەحەتر بگرن خۆ ممکنەوانە بەرەکترت لە کۆمەلگادا بەوجود بێنی وەلی ئەوە پێش هەموو شتێک ترسی خودی دەکانی دەدا کە بەڕاستی دڵیان تۆقیوە دەزانن چی دیکەیان پێ ناکرێت ناتوانن بە هیچ ڕێگایشی دیکەش خۆیان ڕاگرن بۆیەش ئاوا بە تەرساندن و بە تۆقاندن و بە هەڕەشە و گوڕەشە و کارتەش و سپای پاسداران لەسەر شەقامەکان دەیانێ بەو شێوەی خەڵک بێدەنگ کرد یان نێڵن خەڵک بێنەوە خیابانێ بڵێ هاوڕێ مستەفا دیارە ڕاستە لەسەر شەقام بزوتنەوەی ناڕەزایەتی وەکو جاران نەماوە بەڵام ناڕەزایەتی خەڵک بە دژی دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئێران بەردەوامە چۆن دەکرێت ئەم ناڕەزایەتیە بەسەرکەوتن بگات ڕاستەکەوەیە کە ناڕزایەتی لە جمهوری ئیسلامی زۆر قوڵە ڕق و تووڕەیی و چینە و نەفرەت و بێزاری لە خودی دەسەڵاتیان بە هەر شێوەیەک نەسرفەن نەک تایبەت بە ژنان و قەوانینی لەسەر ژیانی خەڵک گرانیەکە لە ئێرانی هەیە لە مێژوو ئێرانەدا نەبووە مەسەلە هەمووشی بە خاتریەوە چونکە دەوڵەت ئێران دەیەوە دەگەڵ دەوڵەتی ئەمریکای لەو لای شەڕ قسەیە بکەن وا بکەن نێوانیان ناخۆش نیشان بدەن وەلی بای یەک زەڕە نیشان نادەن کە لە قسەی خۆیان بێنە خوارە بۆی کە ئاوەڵاییەک بۆشاییە کە بۆشایەکی زۆر گەورە لە ژیانی داهاتووتر گۆڕێ ئەوە پڕکەن کەمی خەڵکیان نییە بە هیچ قیمەتێک لە دەسەڵاتی ئەو دەوڵەتی دارن کە غەیرەز بێکاریەکی یەکجار زۆر گرانیەکی کە 100 بەرابەر زۆرتر هیچی دیکە نییە خەڵک بەڕاستی نانیان بەڕاستی ئاویان دەوێ بەڕاستی هەتاڵان ئاو
سێ تەرەفی ئێرانی هەمووی دەریایە لە ئێران بێئاوی بۆتە مەسەلە لە زۆربەی شارەکان مەبەستمەوەیە ئێران لە شرایەتێکدا لە هەلومەرجێکدایە کە بەڕاستی خەڵک لە هەموو شتێک بێزارن نەک سرفەن وەک نەک تایبەت بە حیجاب و قەوانین ئەو دەسەڵاتە نیشانی داوە کە بەڕاستی یەک زەڕە بە قەت دەنچی موویەک کەمی ژیانی خەڵک حەسانەوەی خەڵک ئیش بۆ خەڵک حەسانەوەیەک بۆ خەڵک نان بۆ خەڵک ئەوانەی نییە تەنها و تەنها دەچن خەرجی گەورە لە وڵاتانی دیکەی وەک عێراق مەسەلەن نازانم کە هەشتی شعبیان دروست کردە 100,000 کەسن پوڵەکەشی هەموو ئێران دیدا بەڕاست نازانم لە لوبنان لە بەیروت لە ئەفغانستان لە هەر جێک کە پێیان کراوە لە سووریا ئەو هەموو خەرجەی دەکەن لە دیاتێوانە بکەن خەڵک ئەوانە چونکە دەزانن دنیای سۆشیال میدیایە وەک قەدیم نییە دوای 2 مانگان خەبەر بگە بە دوو دەکان خەبەر دەستی هەموو شوێنێک وەختێک خەڵک ئەوانن خۆ حەقیانە واقعان حەقیانە ئەو وعزە بە هیچ قیمەتێک قبول نەکەن و ناشیکەن هەرەوەش شۆڕشی ژیان ئازادی نیشانیدا کە تەقیوەتەوە داوە جایدی لە چۆرا دەست پێ دەکەن لە چۆی دیکەوە دووبارە دەست پێ دەکاتەوە خەڵک دەڕژێنەوە خیابان ئەوە بەستەجی بە زۆر هەلومەرج هەیە کە خودی دەوڵەتی بەترە شتار دێنی بۆ خەڵک دەترسێنی وەلی دە وعزەدا خەڵک لە ئێرانێ بەڕاستی دەوازەی زۆر حاڵ و ناخۆشدان بارەت بە ژیانی ڕۆژ بە نان بە ئاو بە گۆش بە برنج هیچ ڕۆژێک نییە لە ئێران خەڵک سبەینی هەڵنەستنەوە قیمەت نرخی قیمەتەکان دووبارە نەچوی ئەوانە لە کۆمەلگادا وردە باعث دەبن کە لە شوێنێک بە دەلیلێک جا شتێکی وەک ژنیادێکەوە بە هەر یا بە سەبەبێکی دیکە دەتەقیتەوە تازە کۆنتڕۆڵیان لە دەستی دەچی بەڵام یەک شت هەیە بۆ سەرکەوتنەکەی خودی شۆڕشی ژیان ئازادی نیشانیدا کەس قزا زۆر کەس دەڵێکە ئێمە حەقی خۆمان لە شەقامەکان دەستێنین بەتای ئەوە زۆر نییە ئەگەر بمان هەوێ لە ئێرانە حەقی خەڵک بستێنین پێش هەموو شتێک و زیاتر لە هەموو شتێک و بەهێزتر لە هەموو شتێک بەشداری ڕاستەخۆی هێزی چینیتر ساڵی 1970 ئەوەی نیشاندا ئیسباتی کرد دەوڵەتی شای قەتوعامێکی گەورەی کرد لە هەفتەی شاری وەردا وەلی وەختێک کە یەکێتی هاودەستی و هاوشتینی کرێکار هاتەوە مەیدانێ خەڵک ترسەکە وە لە ئێرانیش وە هەیە واقع خەڵکە تەجروبەیە هەیە لە ئێرانێ مەگەر هێزیێکی ڕاهبەرێکی کە بتوانی بەڕاستی دڵسۆزی خەڵک بی نەک دڵسۆزی قازانجی ئەمریکا و سەڵتەنە تەڵەبووەوی دیکە ئەوانە دەتوانن ئومێدێک بدەن بە خەڵک و ئومێدێکیان پێ بدەن کە دەکرێت ئومێدێکیان پێ بدەن کە بڵێ ئەوە وەدی دێت ئومێد هەرەوە نەبی بڵێ بە قسەیەکی کولی و زۆر سیر بڵێن ئازادیمان دەوێت بۆ ئێران پێم بڵێ بێ زەحمە دەگەر ئەو ئازادی دێتەوێت چەندینیان بۆ خەڵک تێدا ژن و پیا تێدا بەرن ئێمە ئەوانەمان دەوێت دەرنەتیجە لە ئێرانی هێزێک دەتوانی ڕێبەرایەتی ئەو شۆڕشە بکە کە بەداخەو ئێستا یەکێک لە مشکلەکانە ریژەوەیە کە پەرچەمێکی زۆر ڕوون و دیاریکراوی بڵێ هەر لە ڕۆژ و سعات بۆڕ ئێمە هاتینە سەرکاریە ئەو دەڵەتە ڕووخان ئێمە ئەو شتانە دیمەی بێکاری بە هەموو ئینسانێکی بێکار ئیجازەی دزی و فزی بە مەحکەماتی دەوڵەتی نادێن کە هیچ هەموو قڕان بە قڕانیش ئەو پوڵانی دزیوانە کە میلیارد هایە میلیاردە دۆڵارە اتفاقا نەک تومان ئەوانیان لێدەستینەوە لە ژیانی کۆمەلگادا خەرجی دەکەین ژن ئازادە ژن و پیا و بەرابەرن تەنەتەڵە بۆ دوشتانش حولێکیاندا لە ئامریکای بەشی زۆریشی کە خودی دەوڵەتی ئامریکای بوو لە پشت سەریان بوو کە هانیامدا بووی کە بزانن چ بکەن ئایا بەکاردێن یانە ئەمریکا زۆر متەوەجێ بوو کە کوڕی شای و عەڵام و تەدی و ئەوی دیکەوەی دیکە بەکار نایان بەڕاستی خەڵک نایەچێت پشتیان دەرنەتیجە بەبێ دەنگی خوا لێجیا ئەو ئەماکان تەواو کرد ئەوەی کە مهمە ئەوەی کە جێ ئومێدە ئەوەی کە شخصەن پێم وایە باتەوەجه بە تەجروبەی چل و چەند ساڵی ڕابردم ئەوەیە کە هێزێکی دووبارە وەک ساڵی 1970 هێزی چینی کرێکار هێزی هیوایە هێزی ئاڵوگۆڕە لە کۆمەڵگا هێزی دڵسۆزی بۆ خەڵک ئاوا بێتەوە مەیدان و بتوانی نەتەنیا ئەو دەوڵەتە بڕوخەنی بەڵکو شتێکی نێ کە خەڵک بتوانن بحەسێنەوە شتێک دامنێ کە کۆمەلگای ئێران خەڵکی لایەقی بن
لەنا ڕووخانی دەوڵەت زۆر دەوڵەت دەڕوخێ دووارە وعزەکە خراپتریش دەبێت بۆیش حیمایەتکردن لەو شۆڕشە تەویکردنی تەقویەتکردنی دەستدەنێ و دەستدانی بەتایبەت لە وڵاتانی دەوروبەری ئێران کە هەموو قوربانی ئەو نەوعە سیستمن یا داعیشی سونیەکە یا داعیشی شیعەکەی هەرچی هەیە لە تاڵبان بگرە لە ئێران بگرە لە خودی عێراق بگرە لە سووریە بیگرە لە هەموو ئەوانە بەهێزکردنی ئەو شۆڕشە و بەسەر دامگەیاندنی یەکێک لە هەموو ئینسانێکە مەسەلەوەنی خەڵکی کوێیە لە پشت کام مەرزدا یا سنوور و حدودا دانیشتۆ بەهێزکردنی ئەو شۆڕشە بە دامگەیاندنی دەتوانی پەنجەرەیەک کومێد و ژیانێکی باشتر نەکەنیا بۆ خەڵک لێرە لە تەواوی خەڵکی منتەقە بکاتەوە بەڕاست پشت شکاندنی جمهوری ئیسلامی یعنی پشت شکاندنی دواکەوتوی و دواکەوتو بەزیا کە هەتاڕان ژیانیان بە خەڵک بەڕاستی تاڵ کرد لە حاڵێکدا دەکرێت هەر بۆ سەرۆتەک لە ئێرانی هەیە ژیانی خۆش بۆ هەموو ئینسانێک دروست کرد دەکرێت و ئیمکانی هەیە و ئەوەش فقط بە ڕێبەرایەتێکی دڵسۆز دەکرێت کە بەڕاستی دڵسۆزی خەڵک نە دڵسۆزی دەسەڵاتی خۆی بەڵێ دیارە هاوڕێ مستەفا پرسیار زۆرە لەم بارەیەوە من پرسیارم زۆر بوو کە بیکەم بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەمان هەرەوە ئاخوازێ لێرەیە ئەمەوێت دووبارە سوپاس بکەم کە ئەمڕۆ لەگەڵمان بووی لە بەرنامەکانی پێشەنگ تیڤ بینەرانی ئازیز و خۆشەویستی پێشەنگ تیڤ لێرەدا دەینە کۆتایی بەرنامەکانی ئەم شەومان کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.